هەشت ساڵە بەڕێز وەجەلان لەژێر تەجرید و هەشت ساڵە ڕێگە نەدراوە بە نەپارێزەرەکان نەکەس و کاری بیبینن ئللا جارێک محەممەدی برای بینی و هەموو کەسی دەزانێ و هەموو میدیاکانی دنیا ئاگدارن کە حملەیەکی مانگرتن و بەرخۆدانی زیندانەکان هەیە بە هەزاران کەس لە تورکیا و لە زیندانەکانی تورکیا و لە ئەوروپا و لە دەرەوە حتا لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە مانیان گرتووە هەندێکی کەوتونەتە مانگرتنی مردن وەکو لەیلا گۆبن و هاوڕێکانی لەژێ ئەوە لە میدیاکانی عالمە جیهانە دەنگی دایەوە حتا سەرۆک دەوڵەتەکان وەکو سەرۆکی فەڕەنسا وەکو سەرۆکی بەریتانیا ترێزەمەی باسی ئەوەیان کرد کە ئینسان خەریکە ئەمرێ بەهۆی مانگرتنەوە بۆ ئەوەی بینینی کەسێک بکەن لە بەندیخانە ئەمە شتێکی غیرە ئینسانی و غیرە قانونی و لەگەڵ ئەم عەسرا ناگونجێ بەرحاڵ لەژێر ئەم فشارانە ڕێگەیاندا پارێزەرەکان بچنە لای بەڕێز وەجەلان بەنسبەت پەیامەکەی بەڕێز وەجەلانەوە پەیامێکی سیاسی دیپلۆماسی بوو پەیامێک بوو کە مخاتەبەی دەوڵەتی تورکیەکە لە ڕێگەی ئەو پەیامەوە لە ڕێگەی پارێزەرەکانە بە هەموو دنیا و بە دەوڵەتی تورکیاڵێ کە بگەڕێنەوە بۆ بەیانی 2013 بۆ نامەکەی کە لە نەورۆزی ئامەد خوێنەرایەوە کە بە هەموو جیهان هەڵێ ئێمە ئامادەین بە ئاشتی چارەسەری مەسلەی کورد بکەین لە تورکیا و ئێمە ئامادەین بە دیالۆگ بە شکلێکی دیموکراتی چارەسەری بکەین بەڕێی من پەیامەکەی پەیامێکی سیاسی و دیپلۆماسی بوو و تاسیری خۆی هەبوو لەسەر سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی تورکیا و سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوی تامان هەموو کەس دەزانێەوە بۆ هەموو کورد و تورک و دەوڵەتی تورک و هەموو ئەوروپا و ئەمریکا و ئەو وڵاتانەی کە نفوزیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە لە تورکیا و لە کوردستان هەیە بۆ ئەوان هەموو ئاشکراوە و معلوم بوو کە دەوڵەتی تورک ئەمەی ناوێت چونکە لە ئەوڕۆژەوە ئەردۆگان هەوڵی دا پرۆسەکە تێک بدا و بە ئەمری ئەو تێک دەرا و ئەو دەستی کرد بە هێرش بۆ سەر کوردەکان بە تایبەتی بۆ هەدەفە لە سەرۆکی هەدەفەوە لە ئەندام پەرلەمانەکانەوە لە سەرۆکی شارەوانەکانەوە بە سەدان کەس هەموو لە حابسخانەیە و بە هەزاران کەسی چالاگوانی کورد و ئازادی خوازی تورکی هەموو لە حەبسخانەکان تۆم کردووە بۆ ئەوەی پرۆسی ئاشتی تێکبن بە عەقڵیەتی شۆڤێنیستی تونڕەوی ئەردۆگان ئەو پرۆسەیە تێکدرا خۆی بە ئاشکراڵێن لە هەر شوێنێک لەسەر ئەم ئەرزە ستاتوەیەک کیانێک دەوڵەتێکی کوردی هەبێ ئێمە تێکێ لەبەرەوە ئەوە هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەڵوێستیان بەرامبەر بە هێزی سووریای دیموکراتی هەڵوێستیان بەرامبەر بە هەموو کورد بە ئاشکرا لە خیتابێکی ئەردۆگانە نەیوت لە تورکیا کورد نییە ئەوەی کوردە بچن بۆ باشووری بۆ شیمالی عێراق خۆیان ئەڵێن خوزەی عێراق بچن بۆ ئەوێ لێوە کوردستان هەیە لێرە کوردستان نیە ئەمە سیاسەتی ئەوانە و هەتا ئەم سیاسەتەیش لەسەر حکوم بێ هەتا ئەردۆگان بەم شکڵە بەم عەقڵیەتە دەوڵەتداری بکە لە تورکیا مەسەلەی کورد چارەسەر نابێ ئەم مانگرتنە ئەمە جۆرێکە خەباتە هیچ کەمتر نییە لە خەباتی چەکداری و لەو فیداکاریەی کە گرێ لەو شەڕوانەکانێکەن خەباتێکە بەرامبەر بە دەوڵەتێکی دیکتاتۆر و سیستەمێکی دیکتاتۆری ئینکاریکردن لە میلەتێک کە میلەتی کووردە خەباتێکە بەرامبەر بەوە کرێ قارەمانانەیە بەڵێ لە هەموو لە تورکیا و لە دەرەوەی تورکیا و لە ئەوروپا و لە کوردستان هەموو پارچەکانی کوردستان خەباتەکە مەزن بووە ئەگەر کاری نەخوازراویشی لێ بکەوێتەوە لەو مانگرتوانە کە چەند کەسێک ژیانیان لە دەست بدەن بە بارێکی گەورە لەسەر حکوومەتی تورکیاکەوێ و لە میدیەکانی هەموو دنیا دەنگەداتەوە و سەرکەوتنی ئەوە ئەنجامی سەرکەوتنی خەباتی
زیندان و مانگرتوەکان پیشانەدا کە دەوڵەتی تورکیا ناچار بکە تەجرید لاوە و بێتە پێشەوە بۆ چارەسەری مەسەلەی کورد. بەڕاستی من پیرۆزبایی لەو خەباتە بێوێنەیەکن کە لە دیرۆکە لە تاریخان نەبوو ئێستا لەیلا گۆنن گەیشتە 1970 ڕۆژ و برادەرەکانی تری لە فەڕەنسا لە شوێنەکانی تر هەر عینیشن. ئەمە یەکەم جارە لە مێژووی خەباتی سیاسی هێمنانە کەمانگرتنە خەبات چالاکیوە ئەنجام بدرێ هیوای سەرکەوتنی نەبوو. ئێمە لێرە ئەوەی پێمان کرابێت لە ناو ڕۆشنبیری و ئەو کەسانی کە نزیک کرد لێمانەوە ئەو مەسلەیەمان ڕوون کردوتەوە بۆ خەڵک ڕۆڵی خەباتی سیاسی و مانگرتنمان ڕوون کردوتەوە بۆ خەڵک چ لە میدیاکانی باشوور چ لە ڕۆژنامە چ بە قسەکردن چ بە کۆڕ و کۆمەڵ و ئەو خەباتیشمان هەر بەردەوامە بێ و توانیمان لە خەڵکی بگەێنین کە خەباتی مانگرتنیش نەوع شۆڕشێکە کە ئەو تێکۆشەرانە دەستیان پێ کردووە و ئەنجامیشی دا بەدەستەوە هەرچەند وەکو وتم ئەوان ویستیان ئەنجامەکەی حکوومەت ناچار بوو کە ڕێگەیدا پارێزەرەکان بەڵام ئەیانەوە بیقۆزنەوە بۆ مەسلەی هەڵبژاردنەوەی ئەستەمبوڵ تکراری ئەوە کەمەوە بەڵام لە عینی وەختیشا هەموو عالم ئەزانێت کە لە ژێر فشارێکی سیاسی و میدیاکانی جیهانە ناچار بوون کە ئەو کارە بکەن دەوڵەتی.